لە تەوەری دووەمی بەرنامەکەمانە گفتوگۆکەین دەربارەی مامەڵەی میدیا لەگەڵ پرسە کۆمەڵایەتیەکان بە میوانداری زۆر بەڕێز کاک دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆم تەوەرە لەگەڵمانە. مامۆستا زۆر بەخێر بێی، سوپاس بۆ ئامادەبوونە. دکتۆر خێر بن. خێر بن. کاک دکتۆر لە ئێستا بەپێی بۆچوونی ئێوە وەکو پسپۆڕێک سەرنجتان چییە لەگەڵ مامەڵەی میدیا دەربارەی پرسە کۆمەڵایەتیەکان؟ بەناوی خۆی گەورە میهرەبان سەرەتا سوپاستانەکەم بۆم بانگهێشتە بووە لێرەوە سەڵاو ڕێزم هەیە بۆ سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. سەبارەت بە وەڵامی پرسیارەکەشت دیارە میدیا دامەزرا و کەناڵە میدیایەکان وەکو دامەزراوەیەکی ژەماوەری و کۆمەڵایەتی هەژمون و کاریگەری زۆریان هەیە لەسەر تاک و کۆمەڵ و ڕۆڵیان هەیە لە سەرجەمکایی و بوارەکانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ئاینی و هەموو بواری پەروەردەی و لە نێویشانە بوارە کۆمەڵایەتیەکان. دەرە میدیا لەو سۆنگەیەوە کە وتمان کەناڵێکی جەماوەریە ئەبێت هەوڵ بدات یعنی بەرنامەکانی هەواڵەکانی پەیامەکانی ڕنگدانەوەی واقعی کۆمەڵایەتی کۆمەڵگەکەی بێت و پەیوەست بێت بە بەها بەرزە کۆمەڵایەتەکانەوە بە تایبەتی کللتوری کۆمەڵگی کوردەواری بەها کۆمەڵایەتەکانی ئێمەکە سەرچاوەکانی زۆربەی لە ئاینەوە وەرگیراوە. دیارە میدیا ئەرک و بەرپرسیارەتیە و ئەبێت هەوڵ بدات پەیام و زانیاریەکانی بە شێوەیەکی بابەتی واقعی بگەیەنێ بە کۆمەڵگا و ئەبێ میدیا هەوڵ بدات ینی ستۆدیۆی بەرنامەکانی پەیامەکانی بە ئەو ئاقارە بێت کە یعنی هەوڵ بدات بۆ پێکەوە ژیان و بۆ ئاسایش و ئۆقرەی و بەهێزکردنی خۆشەویستی و توندوتۆڵکردنی خێزان و ڕێزگرتن لە گەورە و بچووک و ڕازگۆیی و وەفاداری و هەموو ئەوانە چ لە هەواڵ و بەرنامەکان چ لە ینی لە فیلم و هەموو ئەو بابەتانی کە زنجیرە دۆبلاژ کراوەکەن. بەڵام ئەمڕۆ ئەبینین جۆرێکی نوێ لە میدیا پەیدا بوو کە پێوترێت سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان و میدیای نوێن کە کەمتر فلتەرات هەیە، کەمتر ینی ڕەچاوی یاسا و ئیتیک ئەکا بە حکمی ئەوەی کە هاوڵاتی بۆتە پەیامنێر و بۆتە ڕۆژنامەنووس. ئەمە وای کردووە جۆرێک لە شڵەژان، جۆرێک لە تێکەڵاوی، جۆرێک لە ینی پەیامی بازاڕی مستەلحە بڵین ینی بڵاو ئەکرێتەوە بەبێ گوێدانە ئەوەی کە ئەم پەیامانە ڕەهەندێکی دەرونی کۆمەڵایەتی ڕەوشتی یاسایی ئاسایش و ئەمنیشی هەیە و زۆر جار سیرەکی ئەو میدایانە کە کۆنتترۆل ناکرێت کە زۆر جار لە ڕووی سکوریتی و لە ڕووی ئەوەی کە بزانی ناسنامی کەسەکە چیە جاروە هەیە پەیجە ئەکاونتە بە ئارەزوی خۆی کورتە ڤیددیۆ پەیام هەواڵ زانیاری ناڕاست و ساختە بڵاوەکاتەوە دەسەخاتە ناو ژیانی تاکە کەسی و کاروباری تاکە کەسی و خێزانیەوە. ئەمانە شتێکی ڕێگە پێنەدراوە هەم پێچەوانەی بەرزەکانی کۆمەڵگی کوردی هەم پێچەوانەی یاسای کاری ڕۆژنامەنووسی ژمارە 35 ساڵی 2007 کە لە مادەی نوێیە باسی ئەوەکە کە هیچ ڕۆژنامەنووسێک بۆی نییە دەستوەر بداتە ژیانی تاکە کەسی و ژیانی خێزانی. تەنانەت لە ئاینیشا ینی پێغەمبەر درودی خوای لێ فەرمێت من حسن الإسلام المرء تركه ما لا يعني شتێک کە پەیوەندی بە تۆ نیە خۆتی تێ هەڵ نەقورتێنی. بەڵام ئەمڕۆ ئەبینی ڕۆژانە دیاردەی ناجۆر و هەواڵی ناڕاست و هەواڵی تاکە کەسی خێزانی خەڵک دەسەخاتە ناو ژیانی خێزانیەوە. مەسەلەی کوشتن، خۆکوشتن، خۆسووتاندن، ڕفاندن، تەنانەت ینی شتی ناجۆرە بینی جارۆهەیە کەسێک نەخۆشە تەماشاکەی وێنەی بڵاوەکەنەوە لەسەر قەرەوێڵەیەک ینی یا کاتی نەشتەرگەری کە ئاگەی لە خۆی نییە و هێشتا بەنجبەری نەیەوە یا خودت کەسێک گازیسترین کەسی مردۆ سیرەکەی پەیامنێرەکە چێتە ناو پرسەکە و ناو خێمەکە و بەردەم فەرمانگەی تۆ ئەدلی هەستت چۆنێ ئەنی ئەبێ هەستی چۆن بێت ئەنی لەو کاتێک کە تۆ ئازیسترین کەست مردو ئەمانە شتی. بەڵام دکتۆر من ئەم نمونانەی باس کرد کە هەموو ئەم ئەیان بینین زۆربەیان لەو میدیا پێناسەکراوانەی کە ئێستاکە هەیەیان ناسراون فەرمین ئەیان بینین و بەشێک لەو کەسانەشی کە کاری پەیامنێریەکەن خۆیان بە ئەکادیمیە زانیان بەشێکیشان ڕەنگە دەرچووی بەشەکانی واگەیاندن بن. ئەم جۆرە مامەڵەیە یعنی ئەمە بۆ وایە ینی ئەی بۆ مەسەن فلتەر ناکرێت لێرەیە؟
من کەوتم مایکی کەناڵەکان و بەسم لە ڕۆژنامە و سەفەرمیەکان بوون کە ئەوانەی سەردانی مەیدانی ئەکەن کاری پەیامنێری ئەکەن ینی بەشێکین لە نەشارەزاییە یاخود بە ئەزمون فێر نەبووە یاخود جێبەجێی ناکات کەوتنەژێر کاریگەری ئەو با بڵێن پێچەوانەوە ڕاگشتیەکە وەی سۆسیال میدیانیە لە بەکارەکەیت پێڵم طبعا ئێمە لاسایکردنەوەی ینی کۆمەلگەی شەرقی کۆمەلگەی دنیای ڕۆژهەڵات و جیهانی سێم تازە پێگەیشت و پێوترێت دووە لە نامیە ینی ئێمە هەوڵە دەین ینی لاسایی کولتوری ڕۆژئاوا بکەینەوە لە ڕۆژئاوا ئەو شتانی کە ڕوروژاندنە سنسیشن ئەو مەسائلی سێکس مەسائلی تاوان جەریمە ئەمانە ئەکرێت بە تایتڵی هەواڵەکان و گرنگی و بایەخی پێ ئەدرێت و ئەوان ینی بە کللتوری ڕۆژئاوای زیاتر بە تیۆری لیبرالی و ئەوانەکان ئازاد بەڵێ زیاتر ئەو بابەتانە زیندووەکەنەوە یاخود بۆ ئەوەی ئێستا لە سۆشیال میدیا بۆی فۆلۆی زیادکە و لایکی زیادکە و بە جەماوەری تر بێ و ینی سەرنجی خەڵک ڕابکێشە سەیرەگەی پەنا بنەبەر ئەو شتانە لە کاتێکە ئێمە بەهاکانی هەواڵ بەهای میدیایی تیۆری میدیایی ئێمە باشترین تیۆر کە هەم لە ئاینیشەوە یەکەگرێتەوە تیۆری بەرپرسارەتی کۆمەڵایەتیە نظریە المەسئولە الاجتماعیە سوشیال ریسپۆنسیبڵیتی تیۆری ئەوە زۆر گرنگە کە تۆ تا ئەو سنوورە ئازادی کە ئاسایشی کەسەکانی تر بەرژەوەندی گشتی کۆمەلگە ئادابی گشتی بەها کۆمەڵایەتەکان پێشێل نەکەی ئەنی ئێمە کۆمەلگی کوردی نمونەیەکی جوانمان هەیە بۆ شین و شایی و بۆ هاوکاری یەکتر و بۆ دەستگیرۆی تەنانەت لە دەستگیرۆی هەژارانی شایانی ناکرێتەوە وێنەی ئەو لێ قەوماوانە ئەو هەژارانە پیشان بدەی ئەبێ فلتەرات هەبێ یا کاتی تاوان کاتی ئەوە تەنان لە ئەوروپاش ئەنی فلتەرات هەیە بەپی تەمەن دەستیشان کراوە ینی لە سەروی تەمەنی 18 ساڵ بۆی نییە تەماشای ئەو بەرنمەیە ئەو ئینەبکایە خود فلتەرات هەیە ئێمە ئاگاداری نزانین کە لە کاری میدیایە مۆنتاژ ئەکرێەوە زوم ناخرێتە سەری وانی بە شێوەی مشەبەک یا بە شێوەی تارمایی پیشان ئەدرێت لە لای مە سەیرەکەی بەتایبێت لە سۆشەڵ میدیایە ئەو فلتەرانە نابینی ڕەچاوی تەمەن و زەمەن و ئەزمون و خێزان و کۆمەلگە و شیرازەی کۆمەلگەوانە ناکرێەوە زۆر جار میدیاکان پێش دادگاکان ئەکەون یعنی هەموو تۆمەتبارێک پاکە هەتاوەکو تۆمەتەکەی بە سەراساغە بێتەوە تۆ ناوێت بە هیچ کەسێ بڵی تاوانبار المتهم بەریون حتایەت بە تەیدان هاتەوە زۆر جار یعنی میدیاکان لە جاتی دادگاکان بڕیار ئەدەن ئەوان کەیسەکان ساغ ئەەکەنەوە لە کاتێکە ئەمە پێچەوانەی یاسای کاری ڕۆژنامە نووسیە تاوانبار و تۆمەتبار و کوژرا و بکوژوانی بڵاو سەیرە تەنانەت دانپەیامدانەکان ینی تاوانبارە یا دادگای ئەنی مەسەلەن هێشتا بڕیاری لەسەر نەدراوە ینی دەستگا ئەمریکانیان سەر شاشە لە کاتێکە ئەوە ئیشی دادگای ینی لە مادەی نوۆیە یاسای کاری ڕۆژنامەنووسیشتی زۆر جوانی تا ئەگەر جێبەجێ بکرێوەکو خۆی یەکێک لەوانە باسی ئەوکە نابێ هیچ هەواڵێک زانیارێک بڵاو بکردەوە کە ڕێکاری لێکۆڵینە و کاری دادگا و دۆسیەکان تێک بدات یا بیشێوێنە لەبەرەوە تۆ کە کاتێک ئەم شتانە بڵاوەکەیتەوە یا خەڵکی وا هەیە پەیام ئەنێرێ لە میدیاکانەوە داوای ئەوواکە ژنەکەی بۆ بهێننەوە یەکاکە ئەوە ئیشی پۆلیس و ئیشی دادگای ئەڵێم بڕات هەبێ لە میدیایەک لەم هەرێمی کورسانەیە کە خۆی لە لووتکەی ئابینێ کە پێ وایە هیچ ڕێکابەرەیەکی نییە تاوانبارێک تاوانی کرد و ڕای کردو بە تەلەفۆن چاوپێک و ینی لێدوانی لێوەرەگیرا ڕاستەوخۆ لەگەڵ ستۆدیۆ قسەیە کرد لەوێ لێدوانی لێوەرگوک و لەبەریوی لە دادگاوێ لەوێ باسی بەری خۆی کرد لەوێ باسی ئەو واقعەیەکە کە تێکەوتووە باش ئەمە لە چ شوێنێکی میدیا هەیە تۆ تاوانبارە پۆلیس بە شوێنی ئاگەر بەڵام تۆ بە تەلەفۆنی یێنیتە سەر شاشە دەرفەتی تێ ڕووداوەکە باسەکە ڕەنگە بە پاڵەوان ئەیناسیێنی ئەم بە پاڵەوان ناسانی تاوانبار لە میدیای کوردی سەرنجت چیە لەسەر بە دڵنیاییەوە کاتێک کە تۆمەتبار دەستگیر ناکرێت دوایی پاک دەرەچیان تاوانبار دەرەچێت تۆمەتەکی بە سەراساغە بێتەوە یاخود ئەو هەواڵی کوشتن و ئەو ئەمە جۆرێک لە دەست لێ ڕاهاتن و جۆرێک لە جورئەت و جۆرێک لە بوێری و جۆرێک لە لاسایکردنەوە لە لای خەڵک دروست ئەکە چکەم ئەومان بیر نەچێ ینی میدیا کەناڵێکی پەیامێکی پەروەردەیە پەیامێکیشە خەڵکی واکە لاسایی بکاتەوە لاسایی پاڵەوانی ناو هەواڵەکان بکاتەوە لاسای پاڵەوانی ناو فیلمەکان بکاتەوە کە زۆر لە دۆسیەکانی دادگا کاتێک لێکۆڵینەوە کراوە تەماشاکەیەکێک لە هۆکارەکانی میدیا بووە لاسایکردنەوەی زنجیرە دۆبلاش کراوەکان و خۆ بە پاڵەوانزانین و تەخلیدکردنەوەی ئەوان
بۆیە ئەمە وا ئەکات کە خەڵکی یعنی زۆرێک لە زادکردن بۆ تاوان یاخود فێربوونی تاوان ئەزمموی تاوانکردن ئەمە ینی وا ئەکات کە شکۆی دادگاکان ئەشکێنێت وا ئەکات کە ئەوە دەرەخات کە لێلە و لەوێ ڕۆژانە فلانی کوشت و زاوای خەڵی کوتە سەلمانی خەزووری و نازانم کوڕێک خوشکەکەی خۆی کوشت و فلان ڕفێنرا و ئەوە کرا ئەوە کرا و سیرەکەی ئەمانە دەستگیر ناکرێن و سزا نادرێن ئەمە ئەوە دەرەخات کە ڕەوشی ئاسایش لە وڵاتە لەو شوێنە لەو هەرێ مشارە لەبار نییەوە و ئاکات خەڵکی تریش چاو لەوە بکات و ئەبێ ئەمە کۆنتترۆل بکرێەوە ئەبێ ئەوانەی تۆمەتبارن سزا بدرێن و شکۆیان بشکێنرێت چونکە لەکم فی القصاص حیات یا ئولی الألباب والآياتك کاتێ تۆ قیساس جێبەجێ ئەەکەی سزاکەی بەسەرا جێبەجێ ئەەکەی ژیانی ئەوانی تر پارێزراوە خەڵکێکی تر زات ناکە ئەوە بکات بەڵام زۆر جار سیرەکی دەستێوەردانی حیزبی بە ئاشکرا ئەبینی دەستێوەردانی میدیایی ئەبینی چۆرێکی تر دەستێوەردانی میدیایەکێک لە خراپترین ئەو حاڵتانی کە ئێستا لەناو میدیا و بەتایبەت سوشیال میدیایە دروست بووە تصفیه حساباتی حیزبیە لە نێوان لایەنەکانە یاخود کەسایەتی لە ناو لایەنەکە دروستە بە هەر کەسێک سوشیال میدیایەکی تایبەت بخۆی هەیە پێیجێکی هەیە چەناڵێکی هەیە هەر کەسێکی بەدڵ نەبێ راپۆرتێکی لەسەرەکە هەواڵێکی لەسەر بڵاوەکاتەوە تۆمەتێکی ئەدا بەسرە ئەمە ئێوە وەکو پسپۆر لە بوارەکەیە قسەتان چییە لەسەری و ئەمە نیشانی چییە؟ خۆی میدیا جۆرێکە لە هێزی نەرم ئامراز زوچەکێکی جەنگی دەرونی کوشندەیە و هەوڵ ئەدرێت لە ڕێ ئەوە جەنگی میدیایی یەکتر جەنگی سارد جەنگی سێبەر بکرێت زۆر جار ئەو کەسانی کە هەوڵ ئەدرێ ینی کە ڕوبەڕوو دەرەخەتیان نایەن هەوڵەدەن فریوی بدەن بە پۆست و پلا بە درا و بە درۆ بە درۆن تیرۆکرێ بە هەوڵ ئەدرێت ینی لەکەدار بکرێت کەیسی بۆ دروستکرێت بەڵگەنامەی ساختە دەستکارکردنی وێنە و مۆنتاجکردنی ئەوانە قرتاندنی بەشێکی بڵاوکردنەوە پەخشکردنی لە کاتێکە گەرمکردنەوەی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکان لە کاتی ئەوەی کە چێشمە سیاسەکان ململانی لایەنە سیاسەکان زیادەکە سیرەکەی پەنابەنە بەر شەڕی کۆنەخین و ئەوانە وەکو قەرزێکی سیاسی لەسەری بۆیە هەوڵەدەن ینی تۆمەتباریکەن لەکەداریکەن و شتی ناجۆر بخەنە پاڵی ناوزڕاندن و جنێودان و تەشهیر و ئەوانە کە لە یاساکانە هاتووە هەمووی شتی پێچەوان و شتی نایاسایی بەڵام لە بەرەی میدیا سوشیال میدیا بە تایبەت فلتەراتی لەسەر نییەوە کۆنتترۆل ناکرێ و زۆر بە ئاسانی ئەکرێت ناسنامەی کەسەکە ئاشکرا نەکرێت و پەنا ئاباتە کەسی ترسونەک پەنابەتە کەناڵی نافەرمی ناوی خوازرا وەکوڵێ ئەلخائین و خائیفن خائین ترسونەوە کە بۆ ئەوەی ئاشکرا نەبی پەنابەتە بەرەوە بەداخەوەی ئەنی زۆر جار لایەنە سیاسەکان سیرەکەی گروپ و لەشکرێک لە خەڵکی لەو بابەتانیان هەیە کە بە پارە و بە ژیریانەکەن و ئەمە مێژۆکەیە گەڕێتەوە بۆ قەڵەمە ڕەشەکانی شەڕی ناوخۆ هەر درێژکراوی ئەوەیە و شەڕێکی سیاسی جەنگێکی دەرونی نێوان لایەنەکانە کە هەوڵ ئەدرێت کادێرەکان سەرکردەکان حیزبەکان یەکتری ناشرین بکەن و یەکتری بشکێنن و تۆڕە کۆمەڵایەتەکانیش بەداخەوە لەلای ئێمە بۆتە تۆڕی سیاسی ئەنی ئەویش بە سیاسی کراوە ئەنی هەموو شتەکان بە سیاسی کراوەکو عەبدوڵڵا پەشێو لە نامیلکەی براکوژێ ئەڵێ ژنیا ئافرەت خوێندکار یا قوتابی دەکڕوتان ڕژ بێ وشەی ناو فەرەنگەکانیشتان بەش کرد ئەنی وای لێ هاتووە ئێستا هەموو شتێک بە یاغێکی ئایدۆلۆژی سیاسی کراوە و لایەنەکان یەکتریان قبول نییە و زۆر جار شەڕی یەکتر و شەڕی باڵەکان یەکتر و شەڕی شکاندنی شکۆی یەکتر ئەکەن لە ڕێگەی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانە و ئەمە شۆڕ بۆتەوە بۆ ناو چین و توێژەکان بۆ ناو تاکەکانی کۆمەلگە سیرەکەی ئەم جنێ و تەشهیر و ناوزڕاندن و یەکتر شکاندنی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دیاردەیەکی دزێ و زۆر خێزەون و زۆر ناشرینە ئەمەش پەلی هاویشتۆ نەکتەنیا بۆتەکەن زارێ پەلی هاویشتۆ بۆ ناو خێزان و دەستخستنە ناو کاروبار و ژیانی تاکە کەسیەوە کە هەموو ئەمانە پێچەوانەی یاسای کاری ڕۆژنامەنووسین پێچەوانەی یاسای خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندین پێچەوانەی هەموو ئەو یاسا بەرکارانەیە کە هەموو مرۆڤێک شکۆی هەیە کەرامەتی هەیە و ئازادی تۆ تا ئەو سنوورە بڕەکات کە ئازادی گشتی ئازادی ئەوی تر و بەرامبەرەکەت پێشێل نەکەی و شیرازی کۆمەڵکە تێک نەدەی و خەڵک تووشی ترس و بیم و دڵە ڕاوکە و لێکترازانی خێزانی و کۆمەڵایەتی نەکەیت. دکتۆر
لە کۆتاییە ڕاستە بازارەکە شێواوە سۆسیال میدیا دزیش حەزی لە بازاری شێوە کۆنتترۆڵی باڵێن میدیای کردووە ئێستا ناتوانانی ئاسانی ئاراستەی بکەی بەڵام لە کۆتاییە گەر نخبەیەکی زۆر باشی ئەکادیمی پەروەردەکراوی ڕاهێنراو هەبێ ببنە نمونەی جوان هەر هیچ ناگەر کاریگەریشان لەسەر شەقامە گشتیەکە نەبێ ناکەونە ژێر کاریگەری ئەو فەزا گشتی نێو سۆسیال میدیا ئەمەش ئیشی ئێوەیە دکتۆر ئێوە لە زانکۆن لە شوێنە کادیمیەکانن لە کۆتایە تەلەبەکانی ئێوە دێنە سەر شاشە و دشنە بەردەم کامێراکان ڕۆڵی زانکۆ چییە لە پێگەیاندنی کادیری لێ هاتووی ڕاگەیاندن وەڵام من ئەو ڕخنەیە لە هەمومان ئەگرم ینی هەمومان بەرپرسین كلكم راع وكلكم مسؤول عن رعيته وەکو پێغەمبەر دوای خوای لێ فەرمی هەمووتان شوان هەمووتان بەرپرسن لەوەی کە لە ژێر دەست و لە بەردەستانایە ئەمە وەکو مامۆستایانی زانکۆ کێشە لەوەیە لە هەرێمی کوردستان ئەوەی دەستە بژێر و نخبەیە ئەوانش خەڵکی سربەخۆ نین خەڵکێکن ینی دەرە ئێمە بەڕەهای قسە ناکەین بە ڕێژەی ینی مامۆستایانی ئاینی مامۆستایانی زانکۆ ڕۆشنبیران ڕۆژنامەنووسان ئەمانە چاوی خەڵکن ئەمانە قودوە پێشڕەوی خەڵکن زۆر جان ئەمانی شتێوە گەلاون لە حیزبە سیاسیەکان بێدەنگن لەو دیاردەنا زۆر و گەندەڵی و یەکتر شکاندن و ئەوانە دیارە هەر لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش پەیج و ئەکاونت و ئینی کەسێتەکان هەیە ڕۆڵی باشی هەیە گروپی باش هەیە ڕێکخراوی مەدەنی باش هەیە بەڵام بەگشتی هەمووی چۆتە ژێرباری حیزبە سیاسیەکان و ئەو دۆخەی کە هەیە دۆخێکی چەقبەسوو لە هەرێمەیە کە هەمووی تایە بەشدارە و هەمووی خۆڕەکەی خەستر کردوێتەوە بە مامۆستایان ینی مامۆستای زانکۆشەوە ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیرانیش زۆربیان سەر بە حیزبە سیاسیەکان حیزبایەتی عیب نییە بەڵام ئەی بە تۆ لە ناو مزگەوتە سیاستکەی حیزبایەتی عیب نییە بەڵام ئەی بە تۆ مامۆستای زانکۆبی لە ناو هۆڵی خوێندن و زانکۆیە خەریکە حیزبایەتی و شەڕەباڵ و ڕاکێشانی ئەندامێکتر ئەو بابەتانەبی بەڵێ لە دنیای پێشکەوتووە لە کۆمەلگەی مەدەنیە ئەبێت خەڵکانی نخبوو دەستە بژێر ڕۆشنبیران ڕۆژنامەنووسان مامۆستایانی زانکۆ ڕۆڵیان هەبێت و ئێمەش لەو سۆنگەیەوە هاتوین بۆم بەرنامەی و لێرەوە پەیامی خۆمان ئاڕاستی جەماوەر و خەڵک ئەەکەین بەڵام ڕۆڵەکە لاوازە یعنی ئاستی خوێندن پرۆگرامی خوێندن بەو ئاقارە نییە کە بتوانێت کەسێتێکی باش پەروەردە بکات ئێمە وەکو پرۆگرامی خوێندن لە زانکۆکانە ینی بەردەوام جەختمان کردوێتەوە لاوەی کە پەیوەست بن بە یاسا و ئیتیک خوێندکارەکانمان وا پەروەردە کردووە کە بە شێوەیەکی بابەتی و واقعی پەیامەکانن بگەێنن بە شێوەیەکی وردی و ڕازگۆیی بێلایەنانە بەڵام ئیتر ئەمە یاسایە کە ئایا جێبەجێ ئەکرێیاننا ئەوە ئەکەوێتە سەر کەسەکە خۆی ئەوەی لەسەر ئێمە بێت ئەوەیە کە پەروەردە بکەین و کۆرسەکانی خوێندن و ئەو مادە زانستیانیان پێ بڵین و هەموو ئەوانەمان کە باسمان کرد بە زیادەوە باسمان کردووە و ڕۆڵ و پێگەی میدیا کاریگەری لەسەر کۆمەڵگا و مامەڵی خەڵک و ڕۆژنامەنووسان لەگەڵ سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکانە و پەیوەستبوون بە یاسا و ئیتیک و شەرەفی کاری ڕۆژنامەنووسی هەموو ئەوانە پیان ئەوترێتەوە بە دوور و درێژی و تاقیکردنەوەی تێئاکەن و جێبەجێ ئەەکەنیان ئەوە ئەکەوێتە سەر خۆیان بەڵام لە هەرێمی کوردستان دوو جۆر ڕۆژنامەنووس هەیە ڕۆژنامەنووسێک کە بە ئەزمون و سەلیقە و توانای خۆی فێری پیشەکە بووە ڕۆژنامەنووسێکیش کە بە خوێندن و هەوڵی ئەکادیمیەکە بەڵام هەردووکی گرنگە ڕژبەیەکی زۆریشمانەیە بە سوتفە بەڵێ ئەنجا ئاستی خوێندن لە زانکۆکان ینی دابەزێ مەرج نییە ئەوەی کە بەشی ڕاگەیاندنی تەواو کرد ببێتە ڕۆژنامەنووسی سوکە ڕۆژنامەنووسی بەهرە و خولیا و توانایە چۆن هەموو کەس نابێ بە ئەدیب و شاعیر هەموو کەس نابێ بە نووسەر هەموو کەس نابێ بە ڕۆژنامەنووسیش و بۆیە ئەکەوێتە ئاست و توانەکان خوێندکاری وایە 4 ساڵە خوێنێ دێت خودی هاوینە لەلایەوە نازانێ هەواڵێک دابڕێژ نازانێت چاپێکەوتنێک ساز بکات ئەمە ئەکەوێتە سەر توانای کەسەکە تەبەن لە کاتی نەخۆشی کۆرۆنا و لە دوای ئەوە یعنی ئاستی خوێندن لە هەرێمی کوردستان زۆر دابەزی وای لێ هاتۆ خوێندکار کە دامەزراندن نییە و هەلی کار نییە تەنیا بە دوای بڕوانامەوەی و هەر شتێکی لێ داواکەی بە زۆری بە حازر بەدەستی و ئەوانە ئەچێنە کۆپی پەیستەکە جا شتەکان هەمووی ڕەبتە بەیەکەوە ینی ئێمە لە میدیاش وەزانکۆش وەکو دامەزراوەیەکی ئەکادیمی و دامەزراوەیەکی کۆمەڵایەتی و جەماوەری ینی هەمومان بەرپرسین و هەمومان لە ناو دۆخێکین لە ناو هەرێمێکن کە ناوی هەرێمی کوردستانەوە ئەوە واقعەکەیە کە ئەیبینیت ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو دواوە ئەچێت
بەڵێ دکتۆر ئەمە دەربارەی ئەرکی ناوەندە ئەکادیمەکانی وەکو زانکۆ بەڵام بینە سەر ئەرکی هاوڵاتی هۆشیار و وەرگری هۆشیار وەکوی کە جەنابیشت باست کرد ئەو بابەتانی کە جۆرێک لە هەستیاری نامۆی تا ڕادەیەک قێزەونیان تایە وەرگریان زۆر زیاترە و کەسانی کە لایک و کۆمنتەکەن بۆ ئەم جۆرە پۆستانە زۆر زیاترە وەک لەوەی کە بۆ پۆستێکی سوودبەخش یا بۆ هەواڵێکی ئاسایی ئەکرێ. هەر ئەمەش لەوانەیە وای کردبێت لە کۆمەڵێک پیج و کەناڵ و ئەم بابەتانە زیاتر دەست بەرن بۆ ئەو جۆرە هەواڵان. پێت وایە وەرگری هۆشیار پێویستە چۆن مامەڵە بکە بۆ ئەوەی کە کەمترین هەواڵی لەم جۆرە کەمترین بابەتی لەم جۆرە بێتە ناو مۆبایلەکەی سەر شاشەی تەلەڤیزۆنەکەی و کەمترین کاریگەری لەسەر ژیانی و لەسەر لایەنە کۆمەڵایەتێکی ژیانی دروست کرد. بەڵێ پەروەردەی خێزانی ڕۆڵی سەرەکی ئەبینێت و دەسەڵاتی سیاسی پرۆگرامی خوێندن میدیا ئەم سێ کوچکێ زۆر گرنگە بۆ پەروەردەی هەر تاچێک. هەندێک شت هەیە لە دەسەڵاتی تۆیان نییە ئەوە لە دەسەڵاتی حکوومەت و دەسەڵاتی سیاسی وەزارەتی ڕۆشنبیر ئەوانەیە کە پێویستە لێ پێچینەوە بکەن و بە هەمانگی لەگەڵ دادگاکان لەگەڵ سەردیکا ڕۆژنامەنووسانی کوردستان وەکو ئەکەوێتە سەر ئاستی ڕۆشنبیری تاکو ئێستا پەروەردەی میدیایی هەوڵدراوە بەشێک بێت لە پەروەردەی مەدەنی بخرێتە ناو پرۆگرامی خوێندنەوە چۆن تاک وشیار بێت چۆن مامەڵە بکات لەگەڵ میدیایە و بەشێکشی خێزانی ئەنی کۆنتترۆلی دایک و باوک و پەروەردەی خێزانی زۆر گرنگە وش ئاستی وشاری دایک و باوکەکە ڕۆڵ ئەبینێت ینی دایک و باوکی خوێندەوارە وشار و ڕۆشنبیرە یاخود بە پێچەوانەوە ئەوە شتێکی ڕێژەیە ئەوەش زۆر گرنگە چاودێریکردن لەسەر ئەوەی کە مەسەرەن هەموو خێزانەکەی چاوای لێ هاتووە یانی وەکو پاکە توشخارتی لێ هاتووە ئینتەرنێت و وایفای و مۆبایل ئەنی پێویست ناکە هەموو مناڵێک هەموو کەسێک ئایپاد و مۆبایلی بۆ بکڕێەوە خەتی ئینتەرنێت بەردەست بێ لە بەردەم سەرجەم تاکەکانی خێزانەوە ئەکرێ پێکەوە دابنیشن سەیری کەناڵێکی پەروەردەیکەن سەیری فیلمێکن شتێک نەک ئەوەی ئەنی ئەم گەنج ئەم هەرزەکارە تۆی ئەنی لی گەڕێ بخەیتە ناو گۆمێکەوە و بەراڵایکەیت و بەبێوی مەلەوانی بزانێ و لەو سەریشەوە وەکو کابرا هەڵپەرکی نازانێت ئەرزەکەی خوارە لەو سەریشەوە بڵێ وەڵا گۆوەکە مەنگ بوو نەڵی مەلەی نەزانێت تۆ فێری مەلەیکە ئەویش بۆ خۆی مەلەوانێکی باش دەرەچێت جا ئەوە زۆر گرنگە لەوەیە ینی میدیاکانیش ئەبێ بەڕاستی بەرنامەی پەروەردەیی و بەرنامەی سوودبەخش و بەرنامەی ینی بنیادنەری تاک کەسێتی ینی وابکە کەسێتێکی خزمەت گوزار کەسێتێکی بەرهێن کەسێتێکی بە سوود بۆ کۆمەڵگە و بۆ خێزان و بۆ خۆشی بەرهەم بهێنێ نەکە کەسێکی لامبالە دوو هەمیشە لە بەهای هەواڵ و بەهای میدیای شتی نامۆ سەرنجڕاکێشە سیرەکەی خەڵکی زیاتر بەلای ئەو شتانە ئاچێت کە سەرنجڕاکێشە من یەکێک لەو شتانی بەلام سیر بوو لەم شەوی ڕابردوو خوێنم و برادێکی ڕۆژنامەنووسمێ لە بەغدا پۆستێکی کردم و تەمەن بە بەڵگە و بەوێنەوە لەسەر پارێزگاری نەجەف وائیل یاسەری کە 4 خێزانی هەیە هەر چوارانی دامەزراندووە بە پلەی تایبەت لە لای خۆی و لە دیوانی پارێزگا و لە دیوانی وەخفی شێ هەمی بە 2 ملیۆن و زیاتر و ینی ئەمانە ینی هەواڵی کۆمەڵایەتین بەڵام پشتی سەیریشە ینی ئیستیغلالکردنی پۆستی ئیداری بۆ کەسوکاری خۆت لە هەرێمی کوردستانیشە ئەبینی ئەنی کوڕی بەرپرسەکان کوڕ و کوڕەزایان و کەسوکاریان ینی هەمویان لە ژیانی هایلایف و خاوەنی ملیۆنان دۆلار و هەمویان دامەزراون و هەلی کار و کۆمپانیا و هەموو خزمەت گوزارێک لە بەردەستێتی بەڵام تاکێک تەماشاکەی گەنجێک ینی دەرچوی زانکۆ پەیمانگایە کەسێککە لەوانەیە ئەزبوونی هەبێت توانای هەبێت ناخرێتە گەڕ ینی وەکو پێویست ئەمە جۆرێک لە بێهیوای جۆرێک لە ئەحبات و ئەوانەی توش ئەبێت ئەخوا دەست خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز یاریدەری پرۆفیسۆر دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستا لە زانکۆ دەست خۆش بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت ماندوومان کردی سپاس بۆ دەرفەتی بێمە